ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدان و هەڵوێز لە خزمەتەوەی خۆشەویستم چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. هیوادارم بابەتەکانیش جێگای ڕەزامەندی ئێوە بێ و کاتتان هەبێ تا کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمانە بن. بابەت یەکەممان بە ناویشانی دوای ڕووخانی ڕژێمی ئێران ئاستەنگی استراتیژی نوێی ئیسرائیل. محسین ڕۆستەمەم بابەتەی ئامادە کردووە بەم جۆرە دەست پێ دەکات کە بۆتان دەخوێنمەوە. ئەگەر ڕژێمی ئێران بڕۆخێت یان دەسەڵاتی هەرێمی بە شێوەیەکی بەرچاو لاواز بوێت، هاوسەنگی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە بنەڕەت دەگۆڕێت. ئەو مەترسیی ئیسرائیل بۆ ماوەی چەندین دێ استراتیژی ئاسایشی خۆی لەسەر بنیاد ناوە، واتە هەڕەشەی ئێران لەوانەیە شوێنی خۆی بدات بە ڕاستیەکی نوێی ژیۆپۆلیتیکی کە تێیدا تورکیا وەک هێزی هەرێمی سەرەکی سەر هەڵبدات. لەو سیناریۆیەدا حیزبوڵای لوبنان بە زۆرترین ئەگەرەوە چیتر هەڕەشەی استراتیژی یەکەم بۆ ئیسرائیل نابێت. توانە سەربازی و مانەوەی سیاسی و ڕێکخراوە لە مێژوودا بە شێوەیەکی سەرەکی پەیوەست بووە بە هاوکاری دارایی سەربازی و لۆجستی ئێران. بۆیە لاوازبوون یان ڕووخانی ڕژێمی ئێران بە زۆرترین ئەگەریەوە توانای حیزبوڵا بۆ هێرشی ڕاستەخۆ دژ بە ئیسرائیل سنووردار دەکات. بەڵام ئاستەنگی استراتیژی گەورەتر لە باکووری ئیسرائیل دروست دەبێت. تورکیا لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی سیستماتیک نەفوزی خۆی لە سووریا فراوان کردووە، چ لە ڕێگەی ئامادەبوونی سەربازی ڕاستەوخۆ و چ لە ڕێگەی پەیوەندی نزیک لەگەڵ گروپە ئیسلامیە سوننیە چەکدارەکان. ئەگەر ئەو هێزانە دەسەڵاتیان لە سووریا جێگیر بکەن و هەروەها ئەنقەرە کاریگەری خۆی لەسەر دامەزراوەکانی ئاسایشی و سەربازی سووریا قوڵتر بکات، ئیسرائیل بۆ یەکەم جار لە بەرامبەر هێزێکی هەرێمی گەورە و خاوەن توانە سەربازی دەوەستێت کە لە سنووری باکووری خۆیدا ئامادەیە. ئەم گۆڕانکاریە واتایەوەیەکە کۆنتڕۆڵکردنی بەرزایەکانی گۆلان هەرچەندە گرنگیەکی تاکتیکی هەیە، بە تایبەتی ناتوانێت ئاسایشی درێژخایەنی ئیسرائیل دابین بکات. تورکیا یەکێک لە گەورەترین سوپاکانی ناتۆی هەیە. پیشەسازی بەرگری پێشکەوتوو و ئەزمموی فراوانی لە ئۆپراسیۆنە سەربازیە دەرەکیەکاندا هەیە. لە هەمان کاتیشدا تۆڕێکی بەهێزی پەیوەندی لەگەڵ هێزە ئیسلامیە چەکدارەکان لە سووریا دروست کردووە کە ئەمە هەردوو جۆری دەسەڵاتی کۆنڤانسیۆناڵ و ناهەمسانی پێدەبەخشێت. هەروەها ئەگەر ئەوەش هەیە کە تورکیا بە پێی گەشەکردنی بارودۆخی هەرێم هاوکاری استراتیژی خۆی لەگەڵ دەوڵەتە سونیەکانی وەکو عەرەبستانی سعودی، میسر و پاکستان بەهێزتر بکات. ئەگەر ئەم هاوپەیمانیە پێک بێت، توانای ئابووری سەربازی و کاریگەری سیاسی لە یەک شوێندا کۆ دەکاتەوە و هاوسەنگی هێز لە هەرێمدا بە شێوەیەکی بنەڕەتی دەگۆڕێت. لە دیدگای ئاسایشی ئیسرائیلەوە ئەم پەرەسەندنە پێویست دەکات استراتیژیەکەی کە تاوەکو ئێستا لەسەر بەرهەڵسکردنەوەی ئێراندا مەزراوە دووبارە هەڵبسەنگێنرێتەوە. ئەگەر هەڕەشەی سەرەکی بە شێوەیەکی بەردەوام بگوازرێتەوە بۆ تورکیا، بەهێزتر و تۆڕە هەرێمیەکەی ئاوا داهاتووی سووریا دەبێتە بابەتی سەرەکی استراتیژی بۆ ئیسرائیل. لەبەرەو هۆکارانە ئیسرائیل لەوانەیە استراتیژیەکی نوێ هەڵبژێرێت کە ئامانجی سنووردارکردنی دەسەڵاتی گروپە ئیسلامیە تونڕەوەکان لە سووریا بێت و لە هەمان کاتیشدا هاوکاری خۆی لەگەڵ هێزە کوردیەکان قوڵتر بکات، چونکە ئەو هێزانە لە مێژوودا زۆر جار وەکو هاوسەنگەرێک لە بەرامبەر هەردوو ئیسلامی سیاسی و فراوانخوازی تورکیا دەستنیشان کراون. لە کۆتاییدا پرسیاری سەرەکی بۆ ئیسرائیل دوای هەر گۆڕانکاریەکی گەورە لە ئێران تەنها ئەوە نییە چۆن مامەڵە لەگەڵ لاوازبوونی ئێران بکات، بەڵکو ئەوەیە چۆن مامەڵە لەگەڵ ئەو بۆشایی هێز بکات کە زۆر بە ئەگەر تورکیا پڕی دەکاتەوە بۆ ئاسایشی درێژخایەنی ئیسرائیل. ئەم گۆڕانکاریە لەوانەیە لە هەندێک ڕۆوە گرنگتر بێت لە ململانەی درێژخایەن لەگەڵ ئێران کە چەندین دێشە بەسەر سیاسەتی ئاسایشی هەرێمیدا زاڵ بووە. لووتکەی ناتۆ لە ئەنقەرە هەڵوێست کەریمەم بابەتی ئامادە کردووە بەم جۆرە دەست پێ دەکات. کۆبنەوەی لووتکەی ڕێکخراوی پەیمانیە ئەتڵەسی باکوور ناتۆ لە ئەنقەرە واتە پایتەختی تورکیا لە ڕۆژانی 7 و 8 تەمووزی 2026 زاینی بەڕێوە بردرا. لووتکەکە جەختی لەسەر بەهێزکردنی توانای سەربازی و یەکگرتووی ئەندامانی ناتۆ کردەوە. ناتۆ هاوپەیمانیەکی سیاسی و سەربازیە. لە ساڵی 1949 دامەزراوە و بنەمای سەرەکی ڕێکخراوەکە ئەوەیە هێرش بۆ سەر یەک ئەندام لە ناتۆ بە هێرش بۆ سەر هەموو ئەندامانی دیکە دادەندرێت. لە لووتکەی ئەم ساڵدا سەرکردەکان پابەندی خۆیان بە مادەی 5 ڕێکخراوەکە دووپات کردەوە کە مانای ئەوەیە ئەندامان پابەندن بە پشتگیری یەکتر لە کاتی هەڕەشەیان هێرش بۆ سەریە. هاوکات بەشێکی کۆبوونەوەکە بریتی بوو لە بڕیاردان بۆ زیادکردنی خەرجیەکانی تایبەت بە بەرگری، فراوانکردنی پیشەسازی سەربازی،
زیادکردنی بەرهەمهێنانی چەک و بەردەوامبوونی پشتگیری سەربازی و دارایی بۆ ئۆکراینە. تورکیا داوای کرد ڕۆڵێکی گەورەتر لە سیاسەتی یاسایشی ئەوروپا بگیرێت. هەروەها تورکیا داوای کرد کۆسپ و سنوورەکانی سەر هاوکاریە سەربازیەکان وەکو فرۆشتن یان هاوبەشیکردنی تەکنەلۆژیای بەرگری کەم بکرێتەوە لەسەری. دەرئەنجامی لووتکەکە بە ئاراستەی بەهێزکردنی زیاتری توانای سەربازی لە جیهاندا دەڕوات. هاوکات داهات و بودجەی وڵاتان لە بواری کۆمەڵایەتی، تەندروستی، کەمکردنەوەی هەژاری و پاراستنی ژینگە کەم دەکاتەوە یان هەر نایان هێڵێت. هەمیشە ناتۆ ئاسایش بە هێزی سەربازی دەناسێت و ئاسایشی ژینگەی لە بەرچاو ناگرێت. لە کاتێکدا زیادکردنی خەرجیەکانی بەرگری، فراوانکردنی پیشەسازی چەک و چالاکیە سەربازیەکان کاریگەری نەرێنی زیاتر لەسەر کەشوهەوا و ژینگەدا دەنێت و قەیرانەکانیش قوڵتر دەکاتەوە. چونکە فراوانکردنی پیشەسازی سەربازی واتە بەکارهێنانی زیاتری وزە و سەرچاوە سروشتیەکان. لە هەمان کاتدا جەنگ و ئۆپراسیۆنە سەربازیەکان دەبنە هۆی ماڵوێرانی بۆ مرۆڤ و لە ناوبردنی هەسارەی زەوی. لە کاتێکیشدا ئاسایشی ڕاستەقینە واتە پاراستنی ژینگە، کەشوهەوا، سەرچاوەکان و ژیانی کۆمەڵگاکان. ئیمپراتۆریەتی پارە چۆن فیفا مۆندیال لە وەرزشەوە دەگۆڕێت بۆ بازرگانی. ئەمە ناونیشانی بابەتێکە لە شارپرێسە وەرگیراوە بەم جۆرە دەست پێ دەکات. راپۆرتە ڕۆژنامەوانیە بن کۆڵکاریەکان بە تایبەت ئەوەی ڕۆژنامەی زی تەلێگراف بڵاوی کردوێتەوە، فیدراسیۆنی نێودەوڵەتی تۆپی پێ فیفا دەخەنە ژێر پرسیارە و پەردە لەسەر خەرجێکی زەبەلاح و شاهانە لادەدەن کە ڕەخنەگران وەکو هەوڵێک بۆ کڕینی دڵسۆزی و قایمکردنی پێگەی کارگەڕی دوور لە کرۆکی وەرزش سەیری دەکەن. بەپێی راپۆرتەکە فیفا بە بڕی 40,000 دلاری مانگانە نووسینگەیەکی ڕاقی لە نهۆمی هەفتەی بورجی ترامپ لە مانهاتن بەکرێگرتووە. هەرچەندە جیانی ئینفانتینۆ سەرۆکی فیفا بەڵێنی دابوو ببێتە ناوەندی بەڕێوەبردننی مۆندیال، بەڵام دەرکەوتووە کە لە سەدانەوەی کارەکان لە میامی دەکرێت و ئەم نووسینگەی نیویۆرک کە پارەکەی ڕاستەوخۆ دەچێتە باخەڵی خێزانی دۆناڵد ترەمپەوە چۆڵ و تەنیا بۆ کۆبوونەوەی. جگەلەوە لە کۆی بودجەی خەرجیەکانی مۆندیال کە 3.76 ملیارد دلارە، پێشبینی دەکرێت تەنیا پسوڵەی هۆتێلەکان لەم ساڵەدا 200 ملیۆن دلار تێپەڕێنێت. فیفا لە میامی چەندین هۆتێلی پێنجەستێرەی وەکو ڕیتس کارلتۆنی گرتووە کە تێچووەکەی بۆ هەر شەوێک 1000 دلارە. ئەمەش بۆ حەواندنەوەی شاندی 211 وڵات و هەزاران یاریزانی دێری. ئەم خەرجیە زیادەیە بەستراوەتەوە بەو 2.7 ملیارد دلاری فیفا وەک پاڵپشتی دەیداتە فیدراسیۆنە نیشتیمانیەکان کە ئەوانیش خاوەن دەنگی یەکلاکەرەوەن لە هەڵبژاردنەکاندا و سەرکەوتنی ئینفانتینۆ بۆ خولێکی تر بەبێ ڕکابەر مسۆگەر دەکەن. لە کاتێکدا سەرۆکی فیفا بە فڕۆکەی تایبەت و پاسەوانەوە ڕۆژانە دەچێتە 2 یاری، هەمدەران بەدەست گرانیەوە دەناڵێن. کەمترین نرخی بلیتی دووبارە فرۆشتنەوە گەیشتوەتە 1600 دلار و پاکێجی ڕێزلێنانی کۆمپانیەکانیش بۆ 6 کورسی لە یاری کۆتاییدا بە 4 ملیۆن دلار فرۆشراون. بەرامبەر ئەمە فیفا دەڵێت خەرجیەکان لە چاو داهاتی چاوەڕوان کراوی 13 ملیارد دلار کەمە و ئەوان 11.67 ملیارد دلار بۆ پەرەپێدانی تۆپی پێ دەگەڕنەوە. ئەم ئاڕاستە بازرگانیە ناڕزایەتی توندی ڕاهێنەرانی لێکەوتوێتەوە. گوستاڤۆ ئەلفارۆ ڕاهێنەری پاراگوای دەڵێت مۆندیال بۆتە تەنیا بەزەرگانی و ناوەڕۆکی تۆپی پێون بووە. کارلۆس کیرۆش ڕاهێنەری غاناش ڕەخنەی لە زیادکردنی تیپەکان بۆ 48 هەڵبژار دەگرت و پێی وایە بەهای کێبڕکیەکەی دابەزاندەوە. سیمۆن بولی ڕۆژنامەنووسی فەڕەنسی لە کتێبەکەیدا دەڵێت وڵاتە بچووک و هەژارەکان کە پشت بە پارەی فیفا دەبەستن پارێزگاری لەم سیستەمە چاوچنۆکە دەکەن، چونکە تەنیا پێوەر لای فیفا پارێ. تورکیا دەست دەکاتە بینەقاقای ئیسرائیل و هەوڵی لە ناوبردننی خەونەکەی دەدات. ئەم بابەتەش لە شارپرێسەوە وەرگیراوە راپۆرتێکی شیکاریە. ئینستیتوتی توێژینەوەکانی ئاسایشی نێونەتەوەی ئیسرائیل INSS ئاشکرای کردووە ئیسرائیل بە نیگەرانیکی زۆرەوە چاودێری هەوڵەکانی تورکیا، سعودیا و سووریا دەکات کە ئامانجیان دروستکردنی ڕێڕەوێکی بازرگانی و لۆجستیکی نوێ بۆ گرێدانی کەنداو بە ئەوروپا بەبێ تێپەڕبوون بە خاکی ئیسرائیل. سەرەتای چیرۆکەکە
لە ساڵی 2023 زانیدا پرۆژەی ڕێگرەوەی ئابووری هیندستان ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوروپا وەک پرۆژێکی استراتیژی ناسێنرا کە هیندستان بە ئەوروپا دەبەسێتەوە لە ڕێگەی ئیمارات، سعودیا، ئوردن و ئیسرائیلەوە بە پشتبەستن بە تۆڕێک لە بەندەرەکان هێڵی شەمەندەفەر، هێڵەکانی وزە و پەیوەندی. ئیسرائیل ئەم پرۆژەیە بە دەرفەتێک بۆ بەهێزکردنی پێگەی بەندەری حەیفا وەکو دەواازەی سەرەکی نێوان کەندا و ئەوروپا دەبینی کە ڕۆڵێکی ناوەندی لە بەزەرگانی هەرێمی بۆ دابین دەکات. تورکیا هەوڵی لە ناوبردنی خەونەکەی ئیسرائیل دەدات. لە هەمان کاتدا لە تەنیش ئەم پرۆژەی کە لەلایەن ڕۆژئاواوە پاڵپشتی دەکرێت، تورکیا کار دەکات بۆ پەرەپێدانی پرۆژەی ڕێگای کەشەپێدان کە بەندەری فاو لە عێراق بە تورکیا و پاشان بە ئەوروپا دەبەسێتەوە. هەروەها هەوڵ دەدرێت ئەم بیرۆکەیە فراوان بکرێت بۆ گرێدانی کەندا و بە تورکیا لە ڕێگەی سووریا و ئوردنەوە لەگەڵ زیندووکردنەوەی هێڵی شەمەندەفەری مێژوویی حیجاز. نێوەندە ئیسرائیلیەکان پێیان وایە ئەم ڕێڕەوە دەتوانێت ئەو پێگەیان لێبسەنێتەوە کە هەوڵیان داوە وەکو ڕێڕەوی ناچاری بازرگانی نێوان ئاسیا و ئەوروپا بیچەسپێنن. شەڕ بەندەرەکانی ئیسرائیلی بێبایەخ کردووە. شەڕی نێوان ئیسرائیل و ئێران و ئەو هەڕەشانەی کە لەسەر گەشتی کەشتیوانی لە تەنگەی هورمز و دەریای سوور دروست بوون دیدی هەرێمی بۆ ڕێڕەوە بازرگانیەکان گۆڕیوە. ئێستا وڵاتان بەندەر، هێڵی شەمەندەفەر و هێڵەکانی وزە بە بەشێک لە سیستەمی یاسایی شینەتەوەی خۆیان دەزانن. ئیسرائیل لە چی دەترسێت؟ نیگەرانی ئیسرائیل لەوە سەرجاوە دەگرێت کە سووریا دوای ساڵانێک لە دوورخستنەوە ململانێ ببێتە نێوەندێکی لۆجستیکی نوێ بۆ گرێدانی کەندا و بە تورکیا و ئەوروپاوە کە ئەمە گرنگی بەندەری حەیفاش کەم دەکاتەوە. هەروەها فرەی ڕێڕەوەکان لە ڕێگەی عێراق، سووریا، میسر و تورکیا هەڕەشە لەوە دەکات کە ئیسرائیل لە دەواازەیەکی سەرەکی بازرگانیەوە بگۆڕدرێت بۆ تەنها وێزگەیەک لە ناو تۆڕێکی فراوانی هەرێمیدا. سعودیا و وڵاتانی کەندا و پشت لە ئیسرائیل دەکەن. لە دوای شەڕی ئێران وڵاتانی کەندا و چیتر ئیسرائیل وەکو تەنها هاوبەشی یاساییش نابینن، بەڵکو هەندێک جار وەکو هۆکارێک بۆ ئاڵۆزی لە بەزەرگانی و وەبەرهێنانیش لێ دەڕوان، بەتایبەت ئەگەر ناکۆکیە هەرێمیەکان بەردەوام بن. لە چوارچێوەی ئەم گۆڕانکاریەدا سعودیا و وڵاتانی کەندا و ڕوو لە پشتگیری لە ڕێڕەوە جێگرەوەکان دەکەن کە لە ڕێگەی سووریا، تورکیا و عێراق تێدەپەڕن بۆ کەمکردنەوەی پشتبەستن بە ڕێڕەوی ئیسرائیل و فراوانکردنی بژاردەکانیان لە بەڕێوەبردننی بەرژەوەندی ئابووری و استراتیژیەکانی. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست، سپاس کە تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان نابوون. هیوادارم بابەتەکان جێگای ڕەزامەندیەوە بوو بێ تاوەکو بەرنامەیەکی تر. کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.